شانۆی سڕینەوە یەکێک لە بەرهەمە نوێیەکانی کۆمەڵی هونەرە جوانەکانی کووردە کا لە دەرهێنانی هونەرمەند و دەرهێنەر شەماڵ فەهمیە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەسمان لە کۆبوونەوەی ستافێک کرد کە بەنیازی کارکردنن لە شانۆی یەکدا و هەوڵماندا کە لە ڕێگەی پرۆگرامی کورسات مەگەزین و ستافی کورسات مەگەزینەوە وتوێژ یا خۆت گفتوگۆ لەگەڵ ستافی با بڵێن شانۆیەکەیە بکەین کە بڕیاریان داوە لە 1 و 2 3 هەتا 8 ئەم مانگە واتە لە کۆتایی ئەم هەفتەیە و سەرەتای هەفتەی داهاتوودا دەست بە نمایش بکەن. سەیر کە چ کافرێکم بێ دەرچوو بەرگ دێت و بەیانی نایەت و عەشق نایەت و پاییز نایەت و تۆ نایەت سەیر هەرگیز لەگەڵ موعجیزەکانە وەنابێت. سڵاو لەبێ کاک شەماڵ، چۆن بوو بڕیارتان نا وەکو کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد شانۆی سڕینەوە نمایش بکەن؟ بەخێر بێن، دیارە شانۆیی سڕینەوە خۆی لە ئەساسا ناوی شانۆیەکە شفت و دلیتە هی نووسەرێکی عەرەبە بە ناوی عەمار سەیف خەڵکی ناسریە دۆستایەتیمان هەیە. ئەو نووسەرە زیاتر لە بواری مناڵە شت ئەنووسێت، چەند دەقێکی بۆ گەورەیە، ئەمە یەکێکە لەو دەقانەیە کە سەرنجی منی ڕاشێشا و توانیم دیسانەوە ئامادەکاری بۆ بکەم و ئامادەی کەمەوە بۆ شانۆ هەندێک شتی بۆ ئیزافە بکەم لەسەر ئەو بیرۆکەی کە ئەو داڕشتووە و بە خۆشحاڵیەوە لە کۆمەڵی هونەرە جوانەکان بە هاوکاری بەڕێوەبەرتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی هونەری شانۆی سلێمانی ئەم بەرهەمە لە ڕۆژی 1 و 2 3 مانگی 8 خینە بەردیدەی بینەران. ئەزانم ژیانم تەواو بووە، بەس تەنها کۆتاییەکەی دیارە تۆ تا ئێستا کۆتاییەکەی نەزانی. من شتی کۆمەڵگە ناسرمەوە، بەڵام نووسەر کۆمەڵی کەسایەتی دروستەکە لە نووسینەکانیە. ئەم کەسایەتیانە هەر کاتێک بێوێ ئەیانسڕێتەوە، هەر کاتێک بەویست و خواستی ئەم نەجوڵێنەوە ئەیانسڕێتەوە. مەبەست لە سڕینەوەکە لەوەیە ئەو کەسایەتیان ناسڕێتەوە کە بە دڵی ئەم هەڵس و کەوت ناکەن. وەکو بینین کۆمەڵە ئەکتەری گەنج کە تازە لە بوارەکە دەرکەوتون، جەناب وەکو دەرهێنەرێک بەکارت هێناون لە نمایشەکەدا، تا چۆن گرنگە دەرهێنەران بتوانن تاخو توانای گەنج لە بەرهەمەکانیانە دەربخەن؟ یەکێک لە خۆشترین ئەو حاڵەتانەیە کە لەم بەرهەمە هەیە ئەوەی کۆمەڵی گەنج ڕۆڵە بینن کە بە شانازیەوە توانم بڵێم ئەو گەنجانە نمونەی ئیلتیزام، نمونەی یعنی دوا ڕۆژێکی زۆر ڕووناک چاوەڕێیانە ئەوانە ئیشەکەی ئێمە بۆوانەکرێت بەو گەنجانە. بەڕاستی ئێمە وەکو ئەم تەمەنمان ڕۆژ ناتوانین وەکوان ڕۆڵ ببینین، ناتوانین، بەڵام ئەمان ئەتوانم بڵێم داینەمۆی ئیشەکەن. وەکو زانین جەناب ئەزموونێکی پڕبەرهەمە هەیە لە ژیانی هونەری خۆتە، ئەم بەرهەمە چ جیاوازیەکی ئەبێت لەگەڵ بەرهەمەکانی دیکەی تۆیە؟ من چەند کارێکم کردەوە، هەندێک لە کارەکانیشم خەڵاتی بردەوە، بەڵام ئەم کارم زۆر خۆشەیە، هیوادارم. بۆچی خۆش دەوێت؟ وەڵاهی تۆزێک جیاوازترە لە کارەکانی تر. ئەگەر پێت بڵێن یەکێک لە کارکتەرەکان هەڵبژێری لەم نمایشە، چ کارکتەرێک زۆر سەرنجی تۆی وەکو دەرهێنەرێک ڕاکێشاوە لەم نمایشە؟ باوەڕەتە بێ کارکتەرەکان هەمووی جوانن، بەڵام یەکێک لەوانە خاتوهێلین کە یەکەم جارە لە سەر شانۆ نمایشەکە پێشتر لە بەردەم کامێرای ئیشی کردووە، وەکو ئەکتەری سینەمایە توان بڵێم بەشدار بووە، بەڵام وەکو شانۆمە یەکەم جارە کە هاتیش زۆرە ترسا. ئێستا دەتوان بڵێم یەکێکە لەوانەیە کە ڕۆڵێکی زۆر جوانە بینێکەوە زۆر دڵخۆشمەکە. من یەکەم ئەزمموی شانۆیمە لە شانۆی سڕینەوە لەگەڵ ئیشەکەی کاک شەماڵە. وەکو کارکتەری بووکە شوشەیەک بەشداری ئەەکەم کە یەکێکم لە کارکتەری
نووسەرەکە ئەزمونێکی زۆر جوان بوو بۆ من نزیکی ماڵنیوەیەکە خەریکی پرۆڤەکردنین بۆ من سەرەتا زۆر قورس بووم زۆر ئەترسام لەوەی کە چۆن بڵێ قۆتم نەشکێ بەسەر مەسرەحا و قۆتم نەشکێ بەسەر بینەرە و نەتوانم مەفهومەکە بگێنم یاخود ئەو نمایشە جوانی کە کاک شەماڵ ئامادەی کردووە بیگەێنم بە بینەر بەس خۆشبەختانە خۆشحاڵانە کە هەم کاستە جوانەکەی سڕینەوە و هەم ستافی هوەری زۆر هاوکارم بوون لەلایەنی پرۆڤەکردنەوە لەلایەنی پرۆڤەی دەنگەوە و زۆر خۆشحاڵم کە توانیم لەم کارە جوانەیە بەشدار بم لەگەڵیانە گەورەی بوو بۆ من وەکو ئەکتەرێک شانۆ چ هەستێک بە تۆ بەخشێ زۆر قەلق بە تایبەت کە ئێستا نزیکی نمایشین هەستێکی زۆر خۆشم هەیە بەس لەگەڵیشە زۆر قەلقم زۆر ئەترسم ئیترەها ناخۆشە تۆ یەکەم جارە بێتە سەر تەختەی شانۆ بۆ ئیشێکی وا جوانیش بەس لەگەڵیشە زۆر سیقم بە خۆم و بە ستافەکەشە کە ئەو هیلاکەتی کە خەریکی بووین بۆ ئەم ماوەی ماڵ و نیوە بتوانین بیگەێنین بە بینەر هەستێکی چۆنە کە تۆ کارکتەری یەکێک لە چیرۆکەکان بی یەکێک لە نووسەرەکان بیت لە ژیانی واقعی خۆتا بیری کرۆتۆلەوەی حەز بکەی کارکتەری ناو نووسینەکانی یەکێک لە نووسەرە کوردەکان بی هەستێکی زۆر جیاوازە چونکە زۆر دوورە لە واقعەوە هەم لە ڕووی جوڵە هەر خۆی نواندن دوورتەخاتەوە لە واقعەوە چکە لە کارکتەرێکی خۆتەوە ئەچیتە سەر کارکتەرێکی تر و چ جابێت لە شانۆیەکیشە دووبارە کارکتەرێکی کەژ وەرگریتەوە کە هەناوە کارکتەر بێ لە ناو ئیشەکەیە هەستێکی زۆر جیاوازە بەس لەگەڵیشیان خۆشە چکە تاقیق ئەەکەیتەوە جیاوازیەکان تاقیەکەیتەوە کاتە هێلین تۆ کویەک لە کارکتەر سەرەکیەکانی شانۆی سڕینەوە چی بە بینەرەکانتان نەڵێیت؟ پێیانەڵم چاوەڕوانتانین و شانۆکەمان جوانتر ئەکەن و زۆر بە گۆرم و گوڕی بە خێراتنیانەکەم ڕۆژانی یەکی ماڵ و دوی ماڵ و سێی ماڵی هەشت ساعت 6 ئێوارە لە هۆڵی کۆمەڵ چاوەڕوانتانین مناوم هەرسی نامێقە بەشدارم لە میشەیە وەکو یەکێ لە کارکتەرە سەرێکیەکان ڕۆڵی من ئەتوانم بڵێم یەکێکە لە کارکتەرەکانی نووسەرێک کە ئەینووسێت و بە جۆرێ لە جۆرەکان دەرەکەوێتەوە لەگەڵیا و ئەکەوێتە گفتوگۆ ئەمیشەم یەکەم جارم نییە لەگەڵ کۆمەڵای ئیشەکەم و جیازی میشم لەگەڵ ئیشەکانی ترە خۆی کۆتا ئیشم کە شانۆی حوچرکە بوو تقریباً ئەوش کارکتەری ناو چیرۆک بوو بەڵام لە حوچرکەیە با بڵێن کوتلیەک بوو ئەمەیان بەتەنیا خۆتی بێ کارکەی لەسەرێکە کارکتەرەکە و تا چەندێک نزیگە بیتەوە لی و چۆن بەرجەستەیەکی و جیاوازە بەڕاستی لە تەواوی نوانەکانی ترم ئێمە ناتوانی ببی بە هیچ شتێک چونکە تۆ لەڕێی ئێوە بووی تا بەسە ئێوە کێ تەواو من ئێوەم لە خەیاڵی خۆم فرایە دەرەوە